بەڵێ وەکۆ راپۆرتەی کە بینیتان سەبات با کەرنەڤاڵی ساڵانی عود بوو کە دوێنێ بەڕێوەچوو با باسی لەم کەرنەڤاڵە بکرێت لە هەمان کاتدا زانیاری زیاتر لە ڕێگەی میوانەکەمەوە بۆ ئێوە بگوازرێتەوە لە هەمان کاتدا تا چەند گرنگە ئامێری عود لەلایەن هاوڵاتیانەوە گرنگی زیاتر پێ بدرێت. بێگومان من گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەم وردەکاری زیاتر وەردەگرم ئەیش بە میوانجاری کاک جەنگی جەلال کە پسپۆڕی بواری میوزیکە لەگەڵمدا دەبێت و زیاتر وردەکاری لەبارەی ئەم بابەتە بە ئێوە دەگازینەوە. سڵاو لەبێت کاک جەنگی، سپاس بۆی کە لە تەوریەکەین بەڕێوەی بانی باش کوردستاندا لەگەڵماندا بەژاری. ئەمێت دەستپێک باسێکمان لەو کەرنەڤاڵە بۆ بکەی، ئەم کەرنەڤاڵی ساڵانی عودە کە دوێنێ بەڕێوە چووە. سەرتا خۆشحاڵین کە ئەمڕۆ لە کەناڵەکە ئێوە میوانین بۆ ئەوی قسە لەسەر هونەر بکەین لە کوردستان و بە تایبەتی هەروەها لەسەر ئەو کەرنەڤاڵە. بەنسبەت ئەو کەرنەڤاڵە ئێمە ساڵانە هەوڵمانداوە ئەو کەرنەڤاڵە بکەین لەبەر ئەوەی ئامێری عود ئامێرێکی کوردیە، دەمانەوێت شوناسنامەی ئەو ئامێرە لە دەست نەدەین لەبەر ئەوەی ئێستا تورکەکان، عەرەب، فارس ئەو وڵاتانە هەموو هەرێک و ساڵانە کەرنەڤاڵی دەکات بە ناویەوەیکەوە ئامێری عود ئامێرێکی عەرەبیە. بە پێویستم سانی ئەوە بۆ ساڵی چارەمەکەوە ئەو کەرنەڤاڵە لەسەر ئاستی کوردستان ئەنجام دەدەین کە لە شاری هەولێر دەکرێتن بە بەشداری ژەنیاران لە سلێمانی، لە دهۆک، لە کەرکووک، کۆێ، کفری، هەولێر. ئەمە وەک پەیمانگەی هونەر جوانەکان ساڵانە ئەو کەرنەڤاڵە ئەنجام دەدەین. گروپێکی باشمان هەیە کە لە قوتابیەکان پێک هاتووە لەگەر ئەو دەرچوانی کە لە پەیمانگەی هونەر جوانەکانی هەولێر. ئەو کەرنەڤاڵە ساڵان کە ئەنجام دەدەن هەر یەک و بەرهەمی خۆی پێشکەش دەکە بۆ نمونە کەسێک کە لە دۆک دێت باس لە مۆسیقای دەڤەرەکەی خۆی دەکە لە ڕێی ئامێری عودەوە، ئەوەی لە سلێمانی دێت باس لە مۆسیقای خۆی دەکە، ئەوەی لە کەرکووک دێت. دەمانەوێت لە ڕێگەی ئەو کەرنەڤاڵەوە جارێکتر کە شوناسنامەی ئامێری عود ئامێرێکی کوردیە بگەڕێنین و بە خۆمان و تا لە دەستی نەدەین. بەڵێ کاتە دکتۆر ئاماژە بۆ کرد کە ئەمە چوارەمین کەرنەڤاڵە، ئێوە ساڵانەم کەرنەڤاڵە هەموو ساڵێک ئەنجامی دەدەن، لە هەمان کاتدا ئامادەکاریەکانتان چۆنە بۆ ئامادەکردنی یاخود سازدانی کەرنەڤاڵێک؟ ڕاستی بە پێیەوەی ئەمە من سیمینار دەژێرم ساڵانە مەسەرەن لە شار و شارۆچکەکان هەروە کۆنسرتات دەکەین. ئەو ژەنیارانە دەدۆزمەوەکەوە لە توانایەکی باشن لە ژەنیندا هەڵیان دەبژێرن کەوا دوورن لە کاریگەری مۆسیقای تورکی، عەرەبی، فارسی. بەڕاستی ئەمە ژەنیاری زۆرمان هەیە، بەڵام بەشێکیان بەڕاستی کاریگەری مۆسیقای تورکی وایە لێ کردووە لە ڕێی تەکنۆلۆژیاکەوە پەنجەیان ببتە ژەنیارێکی تورکی، پەنجەیان بتە ژەنیارێکی عەرەبی یاخود ببتە فارسی. خۆی ماش وەکو دەڵێ ناوەندی هونەری ئازاد هەرێک و چۆن ئازاد دەکە، بەڵام لەبەرەوە کەرنەڤاڵێکی کوردیە دەبی شوناسنامەی کوردی پێوە دیار بێت. ئەمە هەوڵماندا ئەو ژەنیارانە هەڵبژێرینکەوە دەست و پەنجەیەکی کوردانانەیە. ئەو کەسێک کە لە بادینان دێتن دەبێت کە شتێک ئەزف دەکاتن بەڕاستی هەستێکی ئەوە بیکە لاوکێکمان بۆ بژێنیە، هەستی لاو تێدابیت یاخود هەستی ئەو فۆرمانی کە دەڤەری بادینان پێ بەناوبانگە. ئەو کەسێک کە لە کەرکووک دێتن ڕنگدانەوەی قەتار و ئەڵاوەسی و ئەو شتانە لە ڕنگدات و لە ناو مۆسیقاکەی. ئەو کەسێک کە لە کۆیێ کاریگەری مەسەرەن دەڤەری کۆی لەسەربی، ئەوەی لە هەولێرە هەوڵماندا خەڵیتێک لە نێوان بۆ نمونە ئەو پێکەوە ژیانێکە لە هەولێر هەیە لە نێوان تورکمان و کورد و یاخود ئەو بەشە عەرەبە، هەوڵماندا لە ڕێی مۆسیقاوە ئەوە بکەین. ئامادارەکان لەس ئەوەیەکەوە پەیمانگە نەرجوانەکان وەکو ناوەندێکی پسپۆڕی گرنگ ساڵانە کە ئەوە دەدا بە پێویست دەزانی خو بە ئەرچی خۆی دەزانی. لەبەرەوەی یەک لە کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیەکەوات و دەرفەت برەخسێنیکەوە هونەرمەندان لێک نزیک ببنەوە هەروە توانەکانی خۆیان پێشان بدەن. بۆ ئێمەش وەکو پەیمانگە هونەرجوانەکان هەولێر هەوڵمانداوە بە شێوەیەکی ئەکادیمی ئەو ژەنیارانە کۆ بکەینەوە لەسەر شتەی توانەکانە پێشان بدەین. بەڵێ دکتۆر، بێگومان بەشێکی پرسیارەکەمە بەستمەوە بە تایبەتمەندی ئامێری عود لە هەمان کاتدا مێژوەکەی، بەڵام گەر ئێستا ئامێرە و لەبەردەست دابێت ئەمێت ژەنینێکمان بۆ بکەیت باگوێمان لە پارچە میوزیکی بێت هەم بۆ ئێمە و بۆ بینەرانیش.
زۆر باشە مقام ڕاست دەژەنین مقام ڕاست دەتوانین بڵێن تایبەتمەندی هەیەکەوە ئەو کەسە جێ لێ دەبی هەست بە ئارامی دەکاتن چکە لە مۆسیقادا چەند مقامێکمان هەیە بۆ مقام هەیە گزارشەوە دەکەکەوە حوزنە هەیە تەسەوفە ئەوەی کە بەیانیان ئێستا دەیبیژەنین زیاتر پەیوەندی بە مقام ڕاستەوە کە ئێستا گوێبیستی دەبین. دەستەکانە خۆش بێت دکتۆریان لەش ساخ بێت ئەمێت بینە سەر باسی مێژووی ئامێری عود باسی لە مێژوو لە هەمان کاتدا تایبەتمەندیەکەیمان بۆ بکەیت. سەبارەت بە ئامێری عود کە ئەمە دەڵێن ئامێری عود ئامێرێکی کوردیە بێگومان ئەمە وەکو کورد ئەمە ئەو قسە ناکەین بەڵکم ڕۆژهەڵات ناسەکان بۆ نەوەکو شتاو دەرکە ڕۆژهەڵات ناسێکی ئەڵمانیا جۆن ریمەر هەروە ڕۆژهەڵ ناسەکی بیانیە کە سەردانی کوردستانیان کردو و لێکۆڵینەوەیان کردو بە پێی ئەوەی ئەو شوێنەوارانەی کە لە بەردەستیان بووە ئەو شتانە هەمووی مێژوەکەیان گەڕاندیتەوە بۆ مێژوو ئامێری عود بۆ کوردستان بەپێی ئەوەی کە چەند پارچەیەک لە ئەسەری هەیەکەوە وێنەی ئامێری عودی لەسەر بووە کە شیکرایتەوە. کێشەکە لێرەیە بۆ نەفرعونەکان مسرەکان مێژوو عود دەگەڕنەوە بۆ 2003 پێش زاینی تورکەکان کە ئێستا 8 ساڵە لەو دەڤەرن دەڵێن ئامێری عود ئامێرێکی تورکیە عەرەب کە لە جەزیرەی عەرەب هاتینە ئێرە ئەوان ژە لە ئامێری عود ئامێرێکی ئەوەیە فارسەکان بەڵام بەپێی ئەوەی کە ڕۆژهەڵات ناسەکان بەپێی توێژینەوەکان ئامێری عود کە دۆزراوەتەوە لە مابینی وان تا دەگاتە ئەو منتیقەی ڕەبتی بە باکووری ببوورە باشووری کوردستان کە دەکاتە باکووری عێراق لەو شوێنانە دۆزرایەوە لەبەر ئەوەی ئەمە دەزانین ئەو منتیقەیەکی کوردیە لەبەر ئەوەی بۆ نەجوودیەکان و سوبارەکان و هوریەکان و کاشەکان لە دێر زەمانەوە لێرە بووینە ئەو حەزارەتانە کە لێرە دروست بووە کورد بەشێک بە لە حەزارەتەکان ئەمە دەزانین ئەو
بۆ نە 3000 ساڵ پێش ئێستاکە لە دەوروبەری دەریای قەزوین کە ئەو کۆچەرەوەی ڕوودا کە میتانەکان هاتنە کوردستان لەگەڵ سوباری و جوودی و کاشەکان تێکەڵاو بوون هەروە 2000 ساڵ پاش ئەوە میدەکان هاتن لە دەوروبەریای قەزوین ئەوانە کۆمەڵێک ئامێریان لەگەڵ خۆهینا کۆمەڵێک عادات و تەقالیدیان هینا لۆیە ئێستا گەر ئەمە تەمەشا بکەین لە کوردستان کە شێوە زاری جیاوازمانێ منطقەی هەورەمانە بادینانە لە هەولێرە ئەوانە هەمووی وە کردو کە دەوڵەمەندیەکەبی لە نەتەوەی کووردە نەتەوەی کورد کە پێک هاتەوە لە کۆمەڵێک ئەو دەتوانین بڵێن بێجگەلەوەکەی خۆمان خۆک و جوودی سوباری و کاشەکان ئەوانی کە هاتوونە میدیەکان یاخو میتانەکەن تێکەڵاو بووینە ئەوانش ئامیریان هینایە بۆیە بەپێی ئەو سەرچاوانە کە ئەمە ناڵێن لەبەرەوەی ئەوە ڕۆژهەڵداسە بیانەکان مێژووی ئەو ئامێرە دەگەڕێنەوە بۆ کوردستان کە ئامێرەکەی کوردیە و لە تیاکانی جوودی دۆزراوەتەوە. باشە دکتۆر هەمیشە کە دەوترێت ئامێری عود یاخود ئەو کەسانی کە شارەزان لەو بارەدا دەزەکەم بە ژنینی ئەم ئامێرە و ژەنیارن لەم بابەتەدا هەمیشە بیر دەکەنەوە کەسانی تر کە نەزانن ئەم ئامێرە بژەنن بیر لەوە دەکەنەوە ئامێرێکی حەزینە یاخود پێژێنینی لەیان کەسانی شارەزا لەم بابەتەدا یەکسەر خەیاڵ و هزر و دەرونیان ئارام دەبێتەوە خەیاڵیان دەڕات باشە بۆچی ئەم دەکرێت بڵین ناستراوە بەوە ئامێری عود بە ئامێرێکی حەزینە بەراورد بە ئامێرە موزیکەکانی تر. ئێمە هەر شتێک کە دەبینین یاخود دەبەستین کاردانەوەی لەسەر ناوەوەی مرۆڤمان لەسەر ناوی مرۆڤەیە لەوەی تێبگەن ئەو پرسیارە جەنابەت کە پرسیارێکی منطقی جوان بوو لەوەی کە لۆ ئامێری عود کە جێ لێ دەگرین ئارام دەبینەوە وەکو بەشێکم پرسیارەکەت لەبەر ئەوەی ئامێری عود کاتێک ئەو ژیانە وا دروست بووەکەوە هەروها لە ڕووی بۆدیەوە دەنگەکەی لە سەروی ئاستی جێی مرۆڤ نییە بۆ نمونە ئێستا هەندێک ئامێری تر هەیە دەژەنی ڕەنگە لە ماوەی سعاتێکدا تۆ بێزار ئامێرەکە بریتە شێوازێکی بێزارکرد لە بۆ دەنگەکەی ئەوەندە بەرزە بەڵام ئامێر لەبەرە وەتەرەکانی شێوەیەکی لایلۆنی شێوەی سیمی هەیە چەند خۆ چەند ڕیشەکانیش بەهێز لێدەی کاریگەری لەسەر جێی مرۆڤ نابێتن ئەو مقامانەی کە لە ڕێی عودەوە ئەمە جێمان لێ دەبێتن هەمووی هەرێک لە مقاماتەکان لە بۆی ئامێرەی شەرقیە کە دەڵێن ئامێرەی ڕۆژ هەڵاتیە خودت ئامێرەی کوردیە ئەو مقامانەی کە پێی دەبستین بۆ مقام کورد کە تایبەتە بە کورد مقام حیجازمانێ ناهاوندمانە بێتە ئەوانە کە لەڕێی ئامێری عودەوە هەرێک لەوانە کاردانەوەی کیمیایی لەسەر ناوی مرۆڤمانەیە خۆی ئەمە لەوەی لە شتەکە تێبگەن کە لۆ مرۆڤ ئارام تێبتەوە یاخود لە ڕێی ئامێری عودەوە هەرێک لەو مقامانە دەتوانین بڵێن کاریگەری لەسەر ناحی کیمیکەڵی زۆرەوە دەی بۆ نوێ ڕەبتی بۆ هۆرمۆنانەی وەکو دۆپەمین و سیرۆتۆنین هەیە ئەو هۆرمۆنانشکەوە مرۆڤ ڕۆژانە لە دوو سەرچاوی خۆشحاڵی دەگەڕێ ئەو هۆرمۆنانە کە لە ژڕێی مۆسیقاوە یاخود لە ڕێی ئامێری عودەوە کە کار دەگاتە دووادەکە ئەو هۆرمۆنانە تەحفیز بیتن تۆ ئاسوودە دەبی ئارام دەبی کە ئارام بووی بیرکردنەوەت باش دەبی کە بیرکردنەوەت باش و دەتانی ئیبدا بکەی لێە ئامێری عود ئەمن وای دەزانم کە خەڵکێک تەشجیع دەکەم کار لەس ئامێری عود بکە ئامێری عود زۆر کە بەشەشکەوەی دەڵێن قورسە فێربوونی لەبەر 12 وەتەرە مۆزوع قورس نییە مۆزوع ئەوەیە ئایا ئەو مامۆستای کە فێرت دەکە ئەو شوێنەکە ئیش لۆ دەکاتن بەت شێوازێک بەڕاستی ئێستا شێوازی پەروەردە گۆڕایە ئەم بەبێ ئەوەی کە من دکتۆرام هەیە لە بواری تورق تەدریس مۆسیقا ڕێگەی مۆسیقا ئێستا زۆر زۆرە عنی ئەوە نییە تۆنە تەنها بە پەیمانگەی نۆرجانەکان بچیاق بچێ کۆرش فێرە مۆسیقابی باوەڕ کرد خەڵکانێکە لە دەرەوەی پەیمانگە لە دەرەوەی کۆژ ڕەنگە لە ماوەی ساڵێک بنە ژەنیاری زۆر باشی ئامێری عود ڕەنگە لە ناوەندە پسپۆرەکان ئەو دەرفەتە نەبی چکە لە ناوەندە پسپۆرەکان تۆ مێژوی مۆسیقای دەخوێنی سۆلفێز دەخینی کۆنتراپۆیت هارمۆنی ئەوە دەکە کات لێکم کاتۆ نەتوانی ژەنیارێکی باش لێ دەرسی بەڵام لە دەرەوە ئەوەی حەزی لە مۆسیقایە تەنها بەدوو ئامێرەکە دەکەویتن ئەوزە ئەوەی وای کردوکەوە خەڵکێک بە سیستەمی کۆنەکە کە بڵێ ئامێری عود ئامێرەی کو بڵێ قورسە بەڵام ئێستا خەڵکەی زۆر ڕوو لە مۆسیقا دەکا بە تایبەتی ئامێری عود پاشەوەی مەساڵانە کاری بۆ زۆر دەکەن ڕوو ڕاگەرنەوە هەر شتێش تو کاری لۆ بکێ بە بەرچاوی خەڵک بێخی شتەکە بەربڵاو دەبێتەوە. بێکمان دکتۆر من بە دەرفەتی دەزانم کە لە ڕێگەی ئەم ئەتەوەرەدا کە زۆرترین ژەنینمان بۆ ئەنجامدەی گوێبیستی زۆرترین میوزیک بووین بە تایبەت بەم بەیانی هەم دڵ و دەروونمان هەست بە ئارامی و ئاسۆدی دەکات گەر بکرێت پارچە میوزیکێکی تر مەقام بێت بۆمان بژەنیت.
بەڵێ دەمە شتەی کوردیتان بۆ بژەنم کەەوە گزارش لە دەڤەری بادینام بکاتن لۆی لێ لە ڕێی ئامێری ئەودەوە شتێکی کوردی ئێمە بژەنین بزانین ئامێری ئەو دەکات ئەو شتانی کە کوردی پێدەژین چەند تا چەند سەرکەوتوو دەبیتن. مقام بەیاتە بەیات. دەستەکان خۆش بێت دکتۆرگیان لە ساق بێت ئەمێت بەمە سەر ئەو بابەتەی تا چەند هاوڵاتیانی کوردستان سپاس بۆ تۆش لە هەمان کاتدا هاوڵاتیانی کورد گرنگی بە فێربوونی جۆرە میوزیکەکانەدەن وەکو پسپۆری بواری میوزیک و بەرکەوتتان لەگەڵ ئەمانەدا تا چەند هاوڵاتیانی خۆمان خولەی ئەویان هەیە فێری میوزیکی تازە بن یاخود گرنگی بە هەمان کاتدا بە گوێگرتنیشی ئەدەن. مەبەستت بە مۆسیقای نوێیە وەکو لە کوردیان خو لە نەتەوەکانی ترکە گوێبیستی دەبن. مەبەستم هاوڵاتیانی هەرێمی کوردستانە تا چەند گرنگی بۆ ئامێرانادەن بۆ کەرنەڤاڵانادەن کە لە هەرێمی کوردستان ئەنجامدرێت بە مەقامە کوردیەکانەدەن لەسەر ئەم بابەتانە. زۆر باشە. بەڕاستی دەمێ ئەوەی باسکەین لەبەر ئەوەی ئێستا تەکنەلۆجیا هاتووە لە ڕێی تەکنەلۆجیا تۆ ناتوانانی سانسۆر بخێ سەر چێژوەگرتنی خەڵک کە مۆسیقای تورکی و عەرەبی فارسی و ئینگلیزی ڕووی لە کوردستان کردووە نە حکوومەت دەتوانین بەرەنگاری بیتەوە نە خەڵکی دەتوانین نە ئێمەش دەتوانین لەبەر ئەوەی چۆن ناوەندی هونەری ئەوەیە. ئەو جلێرە لەبەر ئەوەی ئەو شەپۆڵێک کە دێ زۆر بەرزترە لە دەتوانین بڵێ لە مۆسیقای کوردی. ئەو جەوای کردووەکەوە تا شێوەیەک ئەمە دەبێت ڕاشکانە و ڕاشکاوانە قسەی بکەینکەوە کاریکردی تەسەر ئەوەی کەوە
خەڵکی کوردستان کمتر گوێبیستی مۆسیقای کوردی بیتن کمتر گرنگی بە فۆرمە کوردیەکاندا بۆ ئێستا کەسێک ببینی گەنجە باسی حەیرانی لە بکەی هەر نازان حەیرانتیە باسی لاوچێ بکەی نازانیتی باوی شێوت باس بۆ خاوکەر و ئەڵاوەیسی و سیاچەمانە ئەوی ڕەبتی بە هەورەمانە یاخۆت ئەو شێوانەی لە ئەوەی لەبەر ئێستا خەڵک هەمووی ئەو یوتیوب ئەو کەناڵانە بەکاردەینیتن وای کردووە چێژی خەڵک گۆڕانکاری بەسەردا هاتبی لێە ئەمە کە ئەو کەرنەڤاڵانە دەکەین بەڕاستی ئامانزمان ئەوەیە ئەو زیندیکردنەوەی ئەو فۆرمە کوردیانەیە کەەوە خەڵکێک بێدانیشی لە نزیکەوە ژەنیارەکان ببینی لە نزیکەوە ئەو فۆرمانە بینی ئەمە سەرڕای ئەوەی کەەوە کەرنەڤاڵ دەکەین ئەمە ساڵانە کۆمەڵێک سیمیناریش ئەنجام دەدەین بەوەی کەەوە بۆ دەچینێ پەیمانگاکان یاخود لە شار و شارۆچکەکان بۆن لە زاخ و لە دۆک لە سلێمانی هەوڵمانداوەکە سیمینارێک دەکەین باس لە شێوە فۆرمە کوردیەکان بکەین کە باسی قەتار دەکەین قەتار چییە ئەڵاوەسی چیە مەقام بەیاد سەفەر چییە یاخود ئەوەی کە بۆ کەسێک چۆچ تارتۆفیق ڕەنگە ئێستا گەنجێکە بی تارتۆفیق ناسی کەنجە گەنجانێکی ئەلی مەردان نانەسن ئەوەی کردووەکەوە کار لەسەر نەوەی نوێ ئەو گەنجێک کە ئێستا پێڕاگەشتووە ئەوانە نەناسن بەڕاستی ئیشی پەیمانگەێنەر جوانەکەن کە کادری دروست دەکە ساڵانە بە خۆشحاڵی لە پاش 1992 کە پەیمانگەێنەر جوانەکان دابەزرە ساڵانە لە شاری هەولێر کۆمەڵێک مامۆستا ئەوە دروست دەکات وە دەکات ڕەوانەی قوتابخانەکان دەکات لەوەی کار لەسەر مۆسیقا بکەن بەنسبەت ئەو کردنەڤاڵە ئەمە هەوڵماندا ئەو خەڵکێکە دی ئامادە دەبیتن بەداخۆ ئەو ساڵ ئەمە کردمانە بانگێشتنامەی تایبەت لەبەر مۆزعی کۆرۆنا نەمانویست بەڕاستی ئەمە کردنەڤاڵە بکەین لەلایەکۆ خەڵک تووشی ڤایرۆسی کۆرۆناڤیر لێ ئەو کەسانەمان بان کرد کە پەیوەندیان هەیە بە مۆسیقاوە یاخود دەتوانین کەسی یەکەم لە مۆسیقا باسی شتە نوێیەکانی مۆسیقاکەن ئەوان لە ڕێی خۆیانەوە بۆن مامۆستایەکی مۆسیقای باسی کردنەڤاڵەکە بکاتن ئەمە هەوڵ دەدەین ئەگەر دۆخەکە باشتر بوو لە هۆڵی گەورە یاخود لە جەوەکی کراوە کەەوە خەڵکێکی زۆر بانگێش بکەین ئەو کردنەڤاڵانە بکەین ئەو کردنەڤاڵانە زۆر زۆرڕە بەڕاستی چکە کەسێک ئێستا بۆن لە شاری هەولێر کە شارەزای مۆسیقایەک نییە لە کەرکووک ئەمە دەتان وەکو ئەو کردنەڤاڵە کەسێک دێکە لە کەرکووک وەکو تیپی مۆسیقا وەکو ژەنیارەکان کە شتەکانی خۆیان نمایشکەن ئەمە ئێستا زۆر ڕێگا هەیە بۆمە لە ڕێی یوتیوب لە ڕێی سوۆسیال میدیا بوویتە خۆشبەختانە کەناڵەکی زۆر ساچ شەکەمە شتەکانی خۆمان جێ لە ڕاگربینە ئەمە پێم باشە وەزارەتی پەروەردە وەزار ڕۆشنبیری گرنگی بەو بابەتە بداتن لە کاتی پرۆسی خوێندن لە کاتی ڕاگەاندنەکاندا لە کەناڵەکان دەکەوە ڕۆژانە شتی کوردی بەرگوێی خەڵک بخرێتن لۆ یەکە شتێک ئەمە دەکەین لە لای خەڵک شتێکی غەریب نەبی کە کردنەڤاڵێک دەکەین باسی مۆسیقایەک دەکەین وا بکاتە ئەم کەسێک کە ئامادە دەبی بێتن چێژ وەگریتن چکە ئەمە دەزانێت چێژ وەگرتن ئەوە نییە تۆ بێکەم جار چێژ لە مۆسیقاوەگری وا باشە تۆ مثلەن کەسێک بۆ ئێستاکە جێ لە حەیران ڕادەگریت لە شاری هەولێر بۆن حەیران بێژەی دەینی ئەگەر بێت یەک ئۆرکسترای سمفۆنی بینی خەڵکەکە تەنها جێ بۆن لە عارب عوسمان ڕادەگری جێ لە ئەو کارێک ئۆرکسترای ڕناگری ئەوە وەدەکە کەلتوری شوێنەکە ئایا ئەو کەسە تا چەند گوێی لە سمفۆنی بۆ تا چەند گوێ لە حەیران بووە لۆ ئێمە وا باشە ڕاگەاندنەکان کار لەسەر حەیران و لاوک و ئەڵاوسی ئەو بکرێت لۆ یەکەمە کردنەڤاڵێک دەری خەڵکە بە جۆشەوە بێ ئامادە بیتن بەڵێ دکتۆریان سوپاس ئامادەبوونی تۆکەم سوپاس بۆی کا لە تۆری یەکەمدا بەشداروی بەڵام ئەمەی لە کۆتاییدا بێگومان بە دەرفەتی دەزانن لێ ناگەڕین ئەمەوێت گەمان لە بەرهەمێکی دیکەت بێت هەم ئێمە و هەم بینەرانیش بەم بەیانە بێگومان ژەنینی ئامێری عود هەستێکی ئارامکەرەوەت پێبەخشێت. زۆر خۆشحاڵ بین کە ئەو ڕوتەوەرەی جوانتان هەربژێت لەوەی خەڵکەکێ تەمەشای کەناڵی بەڕێستان دەکەوە لە ڕێوەی پەیامەکەی ئێمە کە پەیامی مۆسیقایە بە بەرگویان بکەویتن و سوپاس لەوە ئێوەشکەوە لەگەڵمان بوون لەو کەناڵە جوانەکەتان. مقام نهاوەند دەیژەنی من هاوەندێک لە مقامانەیەکەوە ئارامکەرەوەیە. بەڵێ فەرموو.
دەستخۆش دکتۆرگیان لە شستاق بێ سپاس بۆ دکتۆر جەنگی جەلال پسپۆڕی باری میوزیک سپاس بۆ ئامادەبوون لە تۆریەکەی بەڕنامەی بەیانی باش کوردستاندا.